نهێنیەکان ئاشکرا دەبن کێ موشتەبا خامنەی دەگەێنێتە کورسی باوکی ئەو پیاوەی تاران لەژێر دەستیەتی و کەس نایبینێت. موشتەبا خامنەی کوڕی دووەمی عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانە لە ساڵی 1969 لە شاری مەشهەد لەدایک بووە، هەرچەندە ئەو بەفەرمی هیچ پۆستێکی باڵای لە حکوومەتدا نییە، بەڵام وەک یەکێک لە کاریگەرترین کەسایەتیەکانی ناوبازنەی بڕیاردان لە ئێران دەناسرێت. موشتەبا پەیوەندیەکی توند و تۆڵی لەگەڵ دەستگا ئەمنیەکان و سوپای پاسداران هەیە، ئەمەش وای کردووە وەک پیاوە بەهێزەکەی پشپەردا بناسرێت. شەوی ڕابردوو پێگەی ئێران ئینتەرناشناڵ هەواڵێکی بڵاو کردەوە کە تیایدا هاتبوو موشتەبا خامنەی لەلایەن ئەنجومەنی شارەزایانەوە وەک جێگرەوەی باوکی و ڕێبەری نوێی ئێران هەڵبژێردراوە، بەڵام زۆری نەخایەن لەلایەن میدیای فەرمیتارانەوە هەواڵەکە ڕەت کرایەوە. موشتەبا هەمیشە وەک بەهێزترین کاندید بۆ شوێنگرتنەوەی باوکی دەبیندرێت دوای مردنی ئیبراهیم ڕەئیسی سەرۆک کۆماری پێشوو کە کاندیدێکی تری بەهێز بوو. ڕێگا بۆ موشتەبا تەختتر بووە، لە هەنگرانی پێیان وایە ئەو شارەزاییەکی تەواوی لە بەڕێوەبردننی دەستگا هەواڵگریەکاندا هەیە دەتوانێت سەقامگیری ڕژێم بپارێزێت. لە بەرامبەردا نێرانی باز لەوە دەکەن کە هەڵبژاردننی ئەو دەبێتە هۆی گۆڕینی سیستەمی ویلایەتی فەقیح بۆ جۆرێک لە پاشایەتی ئاینی کە ئەمەش ڕەنگە ناڕزایەتی جەماوەری و تەنانەت ناڕزایەتی هەندێک لە مەرجە ئاینیەکانیشی لە ناوخۆی ئێران لێ بکەوێتەوە. لە کۆتاییدا ناوی موشتەبا خامنەی وەک گرەوێکی سەرەکی لە داهاتووی سیاسی ئێراندا دەمێنێتەوە، چونکە ئەو تەنها کوڕی ڕێبەر نییە، بەڵکو پارێزەری بەرژەوەندیەکانی سوپای پاسداران و دامەزراوە ئەمنیە باڵاکانە. گەورەترین مەترسی لەسەرشی ئەگەر وەک ڕێبەر هەڵبژێردرێت ئاڕەشەکانی ئیسرائیلە کە ئەمڕۆ بە فەرمی ڕایانگەیان هەر کەسێک ببێتە ڕێبەری نوێ ڕاستەوخۆ بە ئامانجی دەگرین و دەیکوژین.